بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز جەزائیری سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی کاتژمێر 8 دانیشتن لە ماڵی عەمار حەکیم بڕیار لەسەر یەکلایکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دەدەن. ئایا کاندیدی چوارچێوەی هەماهەنگی نوری مالکیە یا نا کاندیدەکەیان دەگۆڕن؟ بەلا هەموو شتێک بەناوی خۆی بەخشندەی میهرەبان جارێکی دیکە خۆشحاڵم سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەوەی پەیوەستە بەم ڕووداوانە من پێم وایە چوارچێوەی هەماهەنگی دوورە لەوەی کە با بڵێن بتوانن کاندیدێک یەکلای بکەنەوە و ڕەنگە دۆخی هەرێمی ناوچەکە و هەروەها ئەو کێشەیەی لە پەرلەمان دروست بوو لە هەڵبژارنی سەرۆک کۆمار ئێستا ڕاجایی دروست کردووە لە نێوان هاوبەشان و ئێستا ڕای جیاواز دروست بووە بەوەی کە ئایا بەڕێز نوری مالکی کاندیدی سەرۆکوەزیران بێت یاخودنا. من پێم وایە زیاتر ئەگەری ئەوە زیاترە ڕوو لە کاندیدێکی دیکەی یەکلاکەرەوە بکەن بە تایبەتی لە دوا کۆبوونەوە بینیمان کە لە پەرلەمان ڕوویدا و شتێکیش هەیە سادقون و چەند فراکسیۆنی وەکو حیکمە و لایەنەکانی دیکە تەحەفوزەکەن لەوەی کە نوری مالکی کاندید بێت و پێیان وایە پێویستە بڕیاری سیاسی لە عێراق بگۆڕدرێت لەبەر ئەوەی بابەتەکەوا دەخواست و هەروەها برایان لە پارتی دیموکراتی کوردستان و لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو لە ڕای جیاوازیان هەبوو لەسەر ئەم بابەتە بە هەمان شێوە. من بەر لەوەی بێمە لای ئێوە کۆبوونەوەیەک هەبوو لەم کۆبوونەوەیە باش لە ناوی چەند کاندیدێکی سەر بەخۆ دەکرێت بۆ کشانەوەی نوری مالکی. باشە بەڕێز جەزائیری ئەکرێت ناوەکانمان پێ بڵێ ئەو ناوانە کێن کە لە بڕی نوری مالکی باسی لێوە دەکرێت پێشتریش چەند ناوێک هەر خرانەتە بەرباس لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە دەگوترێت کە ڕەنگە ئەمانە بن. بەڵێ دیارترین ئەو ناوانەی کە ئێستا لەسەر مێزی چوارچێوەی هەماهەنگی سێ ناون. یەکەم ناو ڕەنگە کە با بڵێم لاری لەسەر هەبێت لەلایەن فراکسیۆنە سیاسیەکان بەڵام 2000 ناوێکە لەسەر مێزە بەڕێز دکتۆر حەیدەر عەبادیە و هەروەها بەڕێز حەمید شەتری و هەروەها بەڕێز باسم بەدری. ئەم سێ ناوە لەسەر مێزی چوارچێوەی هەماهەنگین. پێم وایە باسم بەدری چانسی لە هەمویان زیاترە بۆ ئەوەی لە چەند کاتژمێری داهاتوو بە دیاریکراوی لە 48 کاتژمێری داهاتوو کۆدەنگێک لەسەر باسم بەدری دروست بێت. ناوی محەممەد شیع سوودانیش هاتبوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا باسی لێوە دەکرا. ئایا ئەگەری هەیە سوودانیش جارێکی تر بێتە پاڵم سێ ناوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد؟ بەڵێ ناوەکەی هەبوو بەڵام بەڕێز محەممەد شیع سوودانی چونکە هاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشەپێدان نزیکەی 50 کورسیان هەیە دەنگی زۆریان هێناوە بەڵام گفتوگۆ هەیە لەگەڵ لە نێوان لایەنەکان بە دیاریکراوی لەگەڵ تەقەدوم و یەکێتی ئەمانە گفتوگویان لە نێوان هەبووە بانگەشەوە دەکەن کە سوودانی ببێ بە سەرۆکوەزیران بەڵام من زۆر چاک دەزانم ئەو زانیاریش دەمەوێت لە ڕێگەی کوردستان 24 بگەێنم. ئێستا ڤیتۆیەکێ لەلایەن مەرجعیەتی باڵای ئاینیەوە لەسەر محەممەد شیع سوودانی و ڤیتۆیەکی دەرەکیشێ لەسەر محەممەد شیع سوودانی. ئەمڕۆ ڕەنگە زیاتر ئەم بابەتە دەربکە بە تایبەتی لەسەر بودجە بە تایبەتی لەوەی کە پەیوەستە بە کوردەوە کە ئەوان نەیانتوانیەوە مامەڵەیەکی کۆدەنگی یەکدەنگی بکەن و لە نێو شیعەش بە هەمان شێوە. ئەمانە کۆمەڵێک هۆکارن وا دەکەن کە چانسی سوودانی بۆ ویلایەتی دووەم زۆر کەم بێ و بەو شێوەیە کە پەرلەمانتارانی ئەو باسی دەکەن. من باسی ڕای سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەکەم. ڕایەکی زۆر ڕوون هەیە محەممەد شیع سوودانی دەسەڵات و سەرۆکاتی وەزیرانی بە شێوازێکی ناڕوون و کۆمەڵێک بڕیاری داوە کە خەڵک پێی رازی نەبووە دەسەڵاتەکانی بۆ شێوازە بەکارهێناوە ئەگەر چی ئەو دەنگ و کورسی زۆرترینی هێناوە بەڵام چانسی زۆر کەمترە بەراورد بە نوری مالکیش چانسی لە مالکیش کەمترە لەسا ئەو دەنگانە هێناویەتی من ئەوەی باسی دەکەم باسی
هەرێمی دەرەوە دەکەم کۆدەنگی لەسەر ئەم بابەتەنیە ئیدارەی ئەمریکا ڕەنگە کۆمەڵێک هەبێ ڕوون نەبوو بێ بەڵام ئێستا هەموو شتێک ڕوونە محەممەد شیع سوودانی ناتوانێت داواکاریەکانی ئیدارەی ئەمریکا جێبەجێ بکات و لە سەردانەکەی بۆ سووریا بۆ قەتەر ئەمە زۆر بەڕوونی دەرکەوت تەنانەت لە میسریش کاتێک باسی پرۆژەی ئاشتی کرا لەوێ زۆر بەڕوونی باس لەوە کرا عراق سامانی نەوتی هەیە بەڵام سەرکردایەتیەکی واقعی و باشی نییە تا بتوانێت ئیدارەی ئەو سامانە بکات بۆیە خەڵکی عراق باز زۆر باشە بەڕێز جەزائری هەڵوێستی دەوڵەتی یاسا لەم نێوانەدا چی دەبێت لەبەرەوەی نوری مالکی کاندیدی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بوو ئێستا دەگوترێت کە ئەگەری هەیە بیگۆڕن بەشداری کۆبوونەوەکەی پەرلەمانیشی نەکرد کە بۆ دەنگدان بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمار بوو ئەمە هەڵوێست بوو بەرامبەر بە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی یا هەڵوێستان لەسرم ناوانەی کە دەخرێتە ڕوو لە بری بەڕێز مالکی چییە؟ من ئەگەر باسی وردەکاری زۆر ورد و ڕاشکاو بکەم بەڕێز نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا مەرجی سەرەکی داهانە کۆمەڵێک بنەمایدانا گوتی کە لەو کۆبوونەوەی لاری هەبووە لەسەر سەرۆک وەزیران بۆیە هاوپەیمانی دەوڵەتی یاسا و پارتی دیموکراتی کوردستان ئامادەی کۆبوونەوە نەبوون کەواتە لەو کۆبوونەوەیدا کێشە هەبووە کۆدەنگی نەبووە ئەمە مەترسیەکی سیاسیە بۆ قۆناغی داهاتوو ئەگەر ئێستاشی چی لێ دەرنەکەوێ سەرکردەیەکی وەکو سەرۆک بارزانی و سەرکردەیەک وەکو نوری مالکی کە ئەمانە با بڵێن پارتەکانیان ئامادە نەبن لە کۆبوونەوەکە کە نوێنەرایەتی شەقام دەکەن و سەرکردەیەکی وەکو مختەدا سەدر سێ سەرکردە هەرە باڵا بەشداریان لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار نەکردووە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر پرۆسی سیاسی لە عێراق ئەوەشی کە پەیوەستە بە چوارچێوەی هەماهەنگی بەڕێز محەممەد شیع سوودانی بە تەواوی یەکلایی بووتەوە بە تایبەتی لەلایەن کابینەی یاخود پارتەکەی هاوپەیمانی نوری مالکی گوتی نابێ سوودانی بە سێ خاڵ ئەم بابەتە یەکلایی کراوەتەوە یەکەم نابێ حیدەر عەبادی نابێ محەممەد شیع سوودانی کاندید بکرێن و دەبێت کاندیدێکی سربەخۆ هەڵبژێدرێت ئەمە ئەم سێ مەرجە ڕوونە لەوانەیە پرۆسەکە ئاسانتر بکەن و ڕەنگە ڕەهەندێکی قوڵتریش هەبێت بەڵام دوجار سوودانی بە هیچ شێوەیەک ویلایەتی دووەم وەرناگرێت ئەم بابەتی یەکلایی بۆتەوە من بەڕاشکاوی دەڵێم من لە ئێستا لە ناوچەی سەوز گەڕامەوە کۆبوونەوەی لایەنە سیاسەکان بەردەوامە هەمویان باس لەوە دەکەن کاندیدی یەکلاکەرەوە و سەربەخۆدا باشە بەڕێز جەزائری ئەگەر داوا لە نوری مالکی بکرێت کە بکشێتەوە لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەمە دەکات یا مەرجی تایبەتی هەیە بەڕێز نوری مالکی ڕەنگە سبەی یان دوو سبەی کۆبوونەوەیەکی زۆر گرنگ دەبێت ئەو کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی دەتوانم لەم کۆبوونەوەی یەکلاکەرەوەکە دەبێت ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان ڕاوێژ هەیە هەموو ئاماژەکان بەو ئاراستەیەن مەرجەکان ڕوونن یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە وەکو گوتم سوودانی ناگەڕێتەوە ئەمەش هەر لە سەرەتاوە بۆیە سوودانی کشایەوە و خۆی یەکلایی کردەوە ئەمە ئەو خاڵەیە کە یەکلایی بۆتەوە ئێستا لە سەر مێژی گفتوگۆکان بابەتی دووەمە بەڕێز نوری مالکی کۆمەڵێک مەرجی هەیە ئەو مەرجانە پەیوەستن بە دۆسی هەڵپەسێدراوەکان کێ ئەو دۆسی هەڵپەسێدراوانە لە ئەستۆ دەگرێت ئێمە تا ئێستا استراتیژیەکی نوێمان نییە بە تایبەتی ئەوەی پێویستە بە حەشدی شعبی کێشە لەگەڵ ئەمریکا ئەو جەنگەی لە ئێران هەیە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی ناوچەکە بوونی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە استراتیژیەتی هاوبەشی لەگەڵ ئەو وڵاتانە استراتیژیەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە نمونە ئەمڕۆ کە پارتی دیموکراتی کوردستان نوێنەرانی کشاندوێتەوە کەواتە بوونی سەرۆک وەزیران لە عێراق سوودی چی ئەگەر بێت و ڕووپۆشێکی دیموکراسی نەبێت تۆ کە سەدریەکان کشابنەوە کە پارتی کشابێتەوە لایەنەکان بەشداری نەکەن ئەمە کێشە دروست دەکات بۆیە سەرۆک وەزیران بەرپرسیارەتی لە ئەستۆیە کە ئەو کۆدەنگە بگەڕێنێتەوە و لەسەر مێزی دادگاکانی عێراق هەموو شتێک یەکلای بکاتەوە دووریش نییە ئەو پارتانەی کە ڕازینین
بەوەی کە بەڕێز نزار ئامێدی سەرۆک کۆمار بێ سکاڵە تۆمار. باش زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.